کۆتا چاکە کورتە فیلمێکە لە دەرهێنانی ئاران بەهادینە. فیلمەکە باس لەوە دەکات کە چۆن هەژاری مرۆڤ ناچارەکات دەستە و پەنجە لەگەڵ هەموو ئەو کێشە و ئاستەنگیانەدا نەرم بکاتەوە کە ویست و ئارەزووی ئەوی لەسەر نییە و چۆن بڕیارە خێرا و بەپەلەکان جێگەی بیرکردنەوە و پرسیارکردن دەگرنەوە. کارکتەری هێمنی هەژار لە ناو دۆخێکدا خۆی دەبینێتەوە کە هەوڵ دەدات ئاکارە کۆمەڵایەتیەکان پشتگوێ نەخات. کورتە فیلمی کۆتا چاکە لە ئێستادا لە قۆناغی پۆست پرۆداکشن و مۆنتاژدایە. کۆتا چاکە ساڵی پار لە بەشی شەشەمی پرۆگرامی نۆهاتە کە شەشەم جاری پرۆگرامی نۆهات بوو. توانیمان لەگەڵ دوو هاوڕێترمان بە ناوی لاوەند و شاملۆ خەڵاتی بیرۆکەکە بەدەست بێن بۆی بیکەین بە سکرێپت و دواتر توانین ئەم سکرێپتەشکەین بە کورتە فیلم. ڕاستەکەی ساڵی پار کە ئێمە خەڵاتەکەمان بەدەستێنان دواتر لەلایەن دۆ کواگەدارکرێنەوەنە کە بڕی فەندەکەمان بۆ ئامادەکرا بۆ دروستکردنی فیلمەکە. خۆشبەختانە توانیمان تیمێکی هونەریانە کۆ بکەینەوەنە لە بواری فیلمە. پاشان کۆمەڵێک ئەکتەری بە ئەزمونیۆک و کاقادر جەلال وەکو مامۆستا گۆران نامێق بە هەمان شێوە لەگەڵ سکرێپڕایتەرەکە خۆی یەکێک بوو لە ئەکتەرە سەرکیەکان. پاشان کچێکی ترمان لەگەڵا بووکەنای سەرافازی بوو. ئەم چوار کەسە چوار ئەکتەری سەرەکی ناویشەکەمان بوون و پاشان چەندین کۆمبارسێکی تریشمان ناو کارەکەیە بوو. پاشۆکی ئێمە بیرۆکەکە و سیناریۆکەمان نووسی بڕیاری هەڵبژاردننی لۆکیشنەکەمانە. ڕاستیەکەی تۆزە هەڵبژاردننی لۆکیشنەکە بۆ ئێمە قورس بوو لەبەری سەردەمی جێڕانەوەکەمانە کەوتە نێوان ساڵی 2005 بۆ 2010. پاشان دوای هەڵبژاردننی لۆکیشنەکە بڕیارمانە دەستکەی بە ڕیهەڵسڵکردن و ئامادەکاریەکان لەگە ستافێکی هونەریە بۆ ئیشەکەمان. خۆشبەختانە ئەم ساڵ لە 1970 مانگی ساڵی با بڵین 2026 مانگی حوت توانیمان کاری وەنەگرتنەکە لە ماوەی 3 ڕۆژە ئەنجام بین. زۆر خۆشبەختانە بە کاتێکی زۆر باشە و ماوەیەکی زۆر باش توانیمان کارەکە تەواو بکەین و بەبێ هیچ کێشەیەک و ئینشەڵڵا توانین بێتمان کارێکی هونەری باشەوە بکەین. بێگومان بواری فیلم ڕاستیەکەی کاتێک کە تۆ بڕیارەیت فیلمێ دروستکەیت ئاسان نییە دەستکەوتنی فەڵم بەڕاستی. ڕاستیەوەی کە من تاوکە سەبینم تاسە لە کوردستان هاکرێت یانەوەتە کەسەکە خۆی سەرجەم بودجەی کارەکە بە خۆی دەستنیشانیەکە یانەوەتە ڕاستەکەی ڕێکخراوێک سەپۆرتیەکە. ئەویش کە ڕێکخراوەکە چۆن سەپۆرتەکە لە شێوازی کۆی پرۆگرامی نۆهاتە لە ڕاستیەکە هەیە. تۆ ئەچیتە ناوە بڕیار لەگەڵ کۆمەڵە کەسابی بەتیم دواتر نافەسە بکەی لەسەر بردنەوەی فەندێک و دەستکەوتنی و فەندەش لە ئێستا زۆر قورسە. هیچ شوێنێک نییە هەروە لە خۆیان بەبێ بەرامبەرە و فەندات باتێ ئەگەر تۆ نێکی بە سپۆنسەر. لە ڕاستیە چونکە کورتە فیلم ئەبێت ئەو کۆمپانیانی کە سپۆنسەری تۆکەم قازانجنەویستانە بیری لێ بکەنەوە تەنیا بیر لێ بکەنەوە کە ئەو تەنیا لۆگۆکەیەتە سەرەوە سەر پۆستەری فیلمەکە یانێتە سەر فیلمەکە خۆی ئەگەر بیر لەوە نەکاتەوە ناداتێت چونکە هیچ قازانجێکی بۆ ئەوتیانە. بۆیە کاتێکە لەم جۆرە فستیڤاڵانەیە تۆ سەپۆرت دەکرێت بەڕاستی دەستکەوتنەکەی بۆ تۆ زۆر یانی دەستکەوتە کە بڕیاری تۆ ترڵێ من با بڕم فیلمەکەم دروستکەم و بڕێکی باش پارە وەرەگری ئەوەی تێنی مەبلەغێکە لا چێتوانی بە پارچە لە شوێنێکی تر ئەگەر پارێکی ترێت پێویست بێدەسی بخۆی. بەڵام ئەم جۆرە لە فستیڤاڵانە لەم پرۆگرامانە بەڕاستی گرنگی خۆی هەیە بۆ دروستکردنی فیلم.